پەرلەمانی عێراق لە دانیشتنی ڕۆژی چوارشەممەدا بە دیاریکردنی پشکی لە ١٧ هەرێمی کوردستان بودجەی گشتی پەسەند کرد. بەڵام هاوپەیمانی دەوڵەتی یاسا داوایان کرد بەشە بودجەی هەرێم لە ١٧ بۆ لە ١13 کەم بکرێتەوە و دانیشتەکەشیان بایکۆت کرد. دووبارە دیاریکردنەوەی پشکی لە ١٧ هەرێم لە کاتێکدا لە بودجەی 2015دا هەمان پشک بۆ هەرێم دیاریکرا بوو، بەڵام حکوومەتی ناوەند وەک خۆی جێبەجێ نەکرد. كلاما وعريشة ملك الحكومة بغدا عريشة كونكو الرقمة عريشة ياسا جيبا جينابت حكومتها عراق فدرال هي سياسة كي جيبا جيناكت تنها نبس رقمة جماعة بيثبت صدبت هر جيبا جيناكت بل أبا حقك أبا ما فكي هريما كردستانيا كابتا اتبوجا ياسا بوجا حكومتها عراق فدرال ده لە پرۆژە یاساکەدا بە زۆرینەی دەنگبڕی $5 لە فرۆشتنی هەر بەرمیلێک نەوت وەک بودجەی پترۆدۆلار بۆ پارێزگا بەرهەمهێنەرەکانی نەوت دیاری کرا جگە لە هەرێمی کوردستان. هاوکات بڕی تریلیۆنێک و 800 میلیۆن دینار بۆ هاوکاریکردنی ئاوارەکان و بڕێک بودجە بۆ حەشدی شعبی و هێزە ئەمنیەکانی تر دیاری کران. لە کاتێکدا هیچ ئاماژەیەک بە دیاریکردنی بەشە بودجەی پێشمەرگە لە بودجەی گشتی عێراقدا ناوی نەهێنراوە. ئەو تێبینیانەی ئێمە هەمان بوو لە سەر پرۆژە یاساکە کە پشکی لە ساحەبە ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان وەک خۆی پشتی نەفقاتی حاکمە وەک خۆی ماوەتەوە بەڵام ئیزافەی ڕئیسی وزەرا کراوە. تەنها هەندێک گرفتی سادە و ساکار هەیە ئەویش حەلەکرێ، بەڵام بە تێگرا ئێمە لە چۆن پشتی حەشتی شعبی و نازحیندانراوە بە هەمان شێوە لە تعویزاتی مۆزەفینی هەرێمی کوردستان بە هەمان شێوە پشتی پێشمەرگەدانراوە. لە دانیشتەکەی پەرلەمانی عێراقدا بە زۆرینەی دەنگ لە 100% باج لەسەر جگەرە و خواردنەوە کحولیەکان دانرا و لە 120 باج لەسەر کارتی موبایل و ئەنتەرنێت دانرا و هاوکات بڕی 25,000 دیناریش لەسەر بلیتی فڕۆکەخانەکانی عێراق زیاد کران. پەرلەمانی عێراق بڕیاریدا موچەی فەرمانبەرانیش بە ڕێژەی لە 103 کەم بکرێتەوە و کڕینی ئۆتۆمبیلیشی بۆ پەرلەمانتاران ڕەت کردەوە، بەڵام لە بەرامبەردا بڕیاریدا بۆ هەر وەزیرێک 3 ئۆتۆمبیل بکردرێت. دیاریکردنی پشکی لە 117 هەرێم لە بودجەدا بە پێی ڕێکەوتنی هەرێم و ناوەند کە دەبێت هەرێم پابەند بێت بە هەناردەکردنی بڕی 550,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و هەناردەکردنی لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە.